مەڵێ بەداخەوەنەک لە کوردستان لە تەواوی جیهاندا ئێستا بڵاوبوونەوەی زانیاری ناڕاست و هەواڵی ساختە چاواشەکار لاستێکی زۆر بەرزایە بە تایبەتی بەهۆی پێشکەوتنە دیجیتاڵیەکانەوە بەهۆی دروستبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵەوەی کە ئەو سوودەیە بۆ فەزای دیموکراسی بەرەو ئاڕاستەیەکی بەرزتر و باشتر چووە بەڵام ئەبینیت لەلایەکی ترەوە هەل زیاتر هەیە ڕێگە زیاتر هەیە بۆی کە زانیاری ناڕاست و نادروست بڵاو کرێتەوە دیمان نەچێ لە سەردەمێکان پێوترێت سەردەمی پێکدادانی زانیاریەکان جا پێکدادانی زانیاریەکان مشکلەی ئەساسی بۆ هاوڵاتی بۆ وەرگر دروست کردووە لەلایەکی تریشەوە بۆ ئەو مؤسسانەی کە مصداقیەتیان هەیە مؤسساتی ئیعلامین کە ئاسان نییە جیا بکرێنەوە لە نێوان ماڵپەڕە بێ دایک و باوکەکان پیجە بێ دایک و باوکەکانی سوشیال میدیا بەڕای من لە هەرێمی کوردستان لەبەروی ئێمە غیابی قانونیمان هەیە غیابی ئیتیکیمان هەیە بۆیە زۆر لە ئاستێکی بەرزایە و زۆر قورسە کۆنتترۆلکردنی و ئێمە سیستمێکی میدیاییمان نییە ئێمە تا ئێستاشی بێتە سەر نازانین ئەکەوینە قاڵبی چه سیستمێکی میدیایی لە جیهاندا بۆیە زۆر قورسترە و ڕێگە لێگرتنیشی بۆ خۆی قورسترە لەبەرەوەی ئەبینیت زۆری ماڵپەڕ ئەلکترۆنیەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان بوون بە چەکێک بەدەستی لایەنە سیاسیەکانەوە بۆ دژایەتیکردن بۆ ئەوەی کە ئاستی یەکتر بێن نەخوارەوە بە تایبەتی لە کاتی حملاتی هەڵبژاردنە زۆر بە خراپی زانیاریەکان بەکارێنن هەر زانیاریەکە لەگەڵ ئەجندای خۆیانە بگونجێت بە هەر باجێک بێکە خەڵک بیات دەرخواردی ڕایگەشتێن و محاولەکەن ڕای لەسەر دروستکەن و دوجاریش ڕنگ باتەوە لەسەر کوی پرۆسی سیاسی لە وڵاتەکەدا. میدیای چاواشەکار و هەواڵی چاواشەکاری لە چەند ساڵی ڕابردووە بە شێوەیەکی بەرنامەدارەژراو ئیشی بۆ کرێ و زۆرێ لەو لایەنە سیاسیان و لای زۆرێ لەو پارتە سیاسیانەکەمە بەستیانێ ئاراستەی ڕووداوێک یا ئاراستەی شتێ بگۆڕن کە لە بەرژەوەندی خۆیان یا زانیاری لە بەرژەوەندی خۆیان بڵاوەکەنەوە لە ڕێگەی میدیای چاواشەکار و لە ڕێگەی پیج و ئەکاونت و میدیای سێبەر و حتا هەنێجا لە ڕێگەی میدیای فەرمیشیانەوە بڵاوی ئەکەنەوە بۆ دروستکردنی ڕایگشتی و گۆڕینی ڕایگشتی بۆیە ئەو میدیا چاواشەکارانە ئەو زانیاری چاواشەکاریانە بە تەواوەتی خەریکە ژیانی ئێمە ئەگۆڕێ و زۆر خەتەرە بۆ ئایندەمان چونکە تەنانەت واد لێ ئەکان نتوانی بە ئاسانی تربێتی مناڵەکەش بدەیت چونکە ئەویان ئەیانەوە بڵاوی ئەکەنەوە ئەچێتە بەردەسی تا تۆ فریایکەوی ئەو کەسە تربێت بدەیت بە ڕێگایەوە بە 50 ڕێگەی تر زانیاری ئەدەنێ و هەموو زانیاری ناڕاستەکانن ئەوەیە کە ینی قاڵبی کولتوری مشکی تەوالی ئەکەن کەس بین و دووس بێنێ نتوانی بە ئاسانی خۆت بگریتەوە و زانیاری ناڕاست و زانیاری هەڵە لە یەکتر جیانەکەیتەوە مەشواکە ئەوەی لەو گێژاوەیە کە ئەوان دروستەکەن تۆ بە ئاسانی خۆت نەدۆزیتەوە. خۆی ئەو میدیا ئەو حزبانەی بەتایبەتی کە پارەیان هەیە و دەسەڵاتیان هەیە میدیا چاواشەکاریان پێ دروستەکرێ و لەوێشەوە لە ڕێگەی $10,000 لە سپۆنسەر و لە پیج و لە ئەکاونتا سەرفەکەن بۆ ئەوەی کە میدیا چاواشەکاریەکانیان ئەو زانیاریانەی کە هەیە بڵاوی بکەنەوە ئەنی لە کاتی خۆپیشاندانێکە ئەو دێ زانیاری بڵاوکاتەوە مەسەن ئەڵێ مەترسیمان لەسەر یا دووسێ تیرۆریستمان دەستگیر کردو بۆی خەڵک بترسێلەوەی کە نەچێتەوە سەرجادەمە تەنها بۆ چاواشەکاری و هەموو جارێ ئەم فێڵانەیان هەیە بەکارێنن. یەک لە کێشە زۆر گەورەکانی میدیای کوردی ئێستا بەتایبەتی میدیا ئەلکترۆنی فیک نیوزە فیک نیوز لە نەکە لە لای ئێمە لە سەرجەم وڵاتانی دنیاە بابەتێکە کە وەرگر بەدەستیەوە ناڵێنێ کەڵم وەرگریت ئایا بینەر بێ بیسەر بێ خوێنەر بیان وەرگری سایت ئەلکترۆنیەکان و پیجەکان بێ بۆ لەبەرەوەی کە تەکنۆلۆژیا گەشتە ئاستێک کە جوڵەیەکی خێرایی هەیە ڕۆماڵێکی خێرایی هەیە ناوەسێ بۆ فلتەرکردن فلتەریشن نەماوە هەڵی زمانەوانی زۆر بەلێشاوە ئێستا گەشتە ئەو ئاستەی کە فیک نیوز لە هەواڵی فاکت و فیک لەیەک جیا ناکرێتەوە ئەو ئەکەوێتەوە سەر ئەوەی ڕۆشنبیری ئەو وەرگری کە هەواڵەکە وەرەگرێت ئایا ئەم سایتە یان ئەم پیجیان ئەم تەلەڤیزیۆنەیان ئەم رادیۆیان ئەم ڕۆژنامەیە ئەگەر هات ڕۆژنامەیەکی ڕازگۆبی بێگومان هەواڵەکانی هەموو فاک دەبێت ئەگەر هات ڕۆژنامەیەکی سێبەر و بن سێبەر و بن دیواریش بێت ئەوەی ئەو ناوانی کە هەیە بێگومان ڕادی ڕازگۆیی لە هەواڵەکەیە وەرگر خۆی یەک لایەکاتەوە ئەم زیانانە یەکەم زیانە بۆ سەر میدیای کوردی دووەم زیانە بۆ سەر ڕازگۆیی کەناڵە کوردیەکان سێهەم زیانە بۆ کاری ڕۆژنامەنووسی و پیشەکەی ئێمە کە کاری ڕۆژنامەنووسی تەنها گەیاندن و گواستنەوەی زانیاری ڕاست و دروستەکانە نەک ترشوخوێکردن نەک ئەوەی من هەموو جارێک گوتومە ئێستا بەداخەوە لەم کارگەشتەوەی کە میدیای کوردی لە نێوان میدیا و لە دنیاوان جاسووسیە تەنها تاڵەموویەکی باریک ماوە ئەو تاڵەمووە لە هەندێک جارە ئەقرتێ کارەکەی بێ بەکارێکی
لە میدیا دەرەچێتتر ناوێنین سپا ناوێنی جاسوسی ناوێنی سیخوڕی ناوێنی پارەوەرگرتن ناوێنی هەر ناویکی لێنێ بۆ ئێستا تاکی کوردش هەستەکەم باجی ئەوە ئەیات کەمترین خەڵک ئێستا متابع بۆیان با بڵین چاودێرە لەسەر میدیای کوردی کارگەشتەوەی کە هەندێک دام و دەستگا دروست بوون بۆ نمونە دەستگای پاسەوان هەیە ئێستا تەنها کاری ئەوەیە هەواڵەت فێکەکان کاتەوە بە فاکت و فاکتەکان بڵاوکاتەوە ینی چەند دەستگایەکی کەشمان پێویستە کە لەم حاڵەتانە خەڵک وشار کاتەوە کە ئەو هەواڵانی بڵاوکرێتەوە مەرج نییە وەک جاران وای بێت هەموو هەواڵێک ڕاستی و دروستی تیاابێ نەخێر ئێستا کێشەی هەواڵ و کێشەی میدیای کوردی بە تایبەتی کە هەواڵ بڕبڕی پشتی میدیای لە هەموو ئانوساتێکە گەشتە قۆناغی لە لای ئێمەی کورد فێکەکان ئەتوانم بڵێم خەریکە زاڵە بن بەسەر فاکتەکانە.